سڵاوتان لێبێ بەڕێزان. تەورەی ئەمڕۆمان ساڵیادی نوێی کۆچیە کە لە ساڵی 1444 کۆچیەوە ئەچینە ناو ساڵێکی نوێ کە 1445 دەمەوێت پیرۆزباییتان لێ بکەم لە ئێوە خانەوادەتان سەرجە موسڵمانان بەی کوردستان و غەیرێ کوردستانیشەوە. کۆچ سەرەتای بڵاوبوونەوەی ئاینی پیرۆزی ئیسلامە کە تیایدا پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەککەوە لەدەست زوڵم و ستەم و زۆری قوڕەیشیەکان کۆچ دەکات و دەچێتە مەدینە، لەوێ دەوڵەتی مەدینە دروست دەکا، دەستوردانێ ئەرک و مافی هەر هاوڵاتێکی ناو مەدینە دیارەکە. ئەمە بێتە سەرەتای بڵاوبوونەوەی ئاینی پیرۆزی ئیسلام. لەسەر ئەم بابەتە دەمەوێت ڕای هاوڵاتیان وەرگرم بزانم تا چەند زانیاریان هەیە لەسەر کۆچ و پیرۆزبایی لە کێیەکەن و تا چەند گرنگە ئێمە وەکو موسڵمان کۆچ و ساڵیادی کۆچ بە گرنگ بزانین و گرنگیشی پێ بدەین. لەگەڵ ما بن بەشێک لە هاوڵاتیان وەرگرم ئێوەش بینەری وەڵامەکانیان بنفەرمون. ئەچینە ناو ساڵی سەری ساڵی کۆچیەوە جەنابەت لەسەرم بابەتە چیاڵێ؟ وەڵی من وەکو موسڵمانێک ئێمە بەڕاستی ساڵی ئێمە ساڵی هەموو ئیماندارەکان بەڕاستی لە بیدایەتی کۆچکردنەوە دەست پێەکە. اینجا ئەبێ هەموو موسڵمانێک ئەم بابەتە زیندوو کاتەوە. مانای کۆچکردن یان چی؟ کۆچکردن بۆ لای پێغەمبەر، بۆ لای سنەتی پێغەمبەر، بۆ لای عەزەمەتی پێغەمبەر، بۆ لای خۆڕەوشتی پێغەمبەر، بەپی ئەو بەرنامەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە پیادەی کردووە، نەک بەپی ئارەزووی خۆمان بەرەو کۆچکردن بڕۆین. یعنی کۆچ بکەین بەرەو سونەتەکانی بەرەو سونەتەکانی پێغەمبەر، لەو ئەخلاقی پێغەمبەر، بەرەو سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم. جاری وایە ئێمە لە بینی ئەو سنەتانەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ینی پیادەی کردووە ئێمە خۆمانی لێلا، یعنی تەویلی ئەەکەین. بەڵام گرنگ ئەوەی ئێمە بەڕاستی کۆچ بکەین بۆ لای ژیانی پێغەمبەر بە شێوەیەکی حەقیقی. باشە مامۆستا، ئێمە ئەچینە ناو ساڵی 1445 کۆچیەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەککەوە کۆچەکە بۆ مەدینە، لەوێ دەوڵەتێکی ئیسلامی دروست دەکا و دەستوردانێ و برایەتی لە نێوان خەڵک و موسڵمانانە دروست دەکا. تا چەند گرنگە ئەمانە بکەینەوانە بۆ خۆمان، ئێمەش برایەتی خۆمان پارێزین، لەسەر شتی بچووک بچووک نێوانی خۆمان برایەتیمان تێک نەبێت. وڵی خۆی کۆچکردن یعنی کە پێغەمبەر کات کە دەوڵەتی دروست کردووە لە مەدینە، خۆی پێغەمبەر خۆی حاکم بوو، ینی نەیهێشتووە ینی ئەو مەدینەیە هینە بیربۆچنی دەرکی تیابێ. ئێمە بۆ نمونە ینی ئێمە من چەندها جەنجان گلەیم هەیە لۆ بەرانە هەیە، ئێمە بتمانەوێت کە دەوڵەتێکی ئیسلامی دروستکەین، دەوڵەتی کۆچی دروستکەین، ئەبێ ئێمە نابێت تێکەڵاوی زاڵمان بین. پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک کە مەدینەی دروست کردو، کاتێک کە کۆچی کرد بۆ مەدینە، ینی خوبای ئەو بوو کە مەدینەیەکی شارێکی ینی شارێکی جوان دروست کات، خۆی حاکم بووە، خۆی دابڕاند لە ئەوانەی کە زاڵم بوو، زۆریان لە خەڵک. ئێستا مشکلی ئێمە و ینی ئەمانە چی؟ ئێمە لە ناو زاڵمانین. ئەو بڵین بۆ نمونە ئەو وڵاتی کە ئێمە تیانیان ینی حاکم ینی زاڵم حاکم زاڵمە، نەک ینی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەر خۆی حاکم بێت. ئێمە وایە بەرەو کۆچی پێغەمبەر ئەڕۆین، بەس گرنگەوەی ئێمە ینی تەطبیقی ئەو مەدینەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بکەین کە ینی لەنا ئەو مەدینەی کە خۆمانەوە کە دروستیەکەین نابێ زاڵمانی تایبی نابچین ناو زاڵمانەوە. تا چەند گرنگە دایکان و باوکان ئەم شتانە فێری مناڵەکانیان بکەن، زانیاری لەسەر کۆچی پێغەمبەر صلی الله علیه و سلم، ئەو ئیشانەی کردی، ئەو کۆچەی بۆچی کرد، ئەمانە بە مناڵەکان بڵێ کە شتێک پێوە دیار بێ، مناڵەکە سبەینێک گەورە بوو زانیاری بێ لەسەر ئەم بابەتە. وڵی پێ ناڵم من ئەڵم ینی ئێمە ئەبێ بە شێوەیەکی ڕاستەقینە، ینی ئێمە لە مەسەلەی کۆچکردن تێبگەین. چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە کۆچی کردووە، کۆچی کردووە بۆ کۆچی کردووە بۆ ینی هیجرەتی زاڵمان، هیجرەتی زوڵم، هیجرەتی ناخۆشی، نەبی نەمانی، پارەوەرگرتن لە زاڵمان. ئەو ینی مەبەستم پێغەمبەر صلی الله علیه و سلم کۆچی کردو بۆ ینی کۆچی کردو لەو شتانە. ئێمەش ئەبێ ئەو چەمکە جوانانە لە ناو مناڵەکانمان، لە ناو خۆمانە زیندووکەینەوە. ینی چەند خۆشە، ینی هەموو ساڵێک ئێمە لەم بۆنە پیرۆزەیە هەدیە تەقدیم بکەین، یادی بکەینەوە، ینی بۆ مناڵ فێری ئەم شتانە بۆ مناڵ خاصن بۆ چێژ لەم جەژنەی بەڕاستی ئێمە یان بیدایەتی باشمان لە کوێ و مطلقا لە کۆچکردنەوە. بەڕاستی کۆچکردن لە چی؟ لە تاوان و کۆچکردن لە هەموو ئیشێکی خراپان. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سوپاس و ستایش بۆ خوای کە ئێمەی بە موسڵمانی خەڵق کردووە. صلوات و سلامی خوا لەسەر و پێغەمبەر سەردارە بێ صلی الله عليه وسلم کە لە پێناو
سەرخستنی دینی خوایە و بە ئەمری خوای تەبارەک وتعالە لە مەکەی مکەڕەمەوە هیجرەتی کرد بۆ مەدینەی منەوەرە و ئەم کۆچەی پێغەمبەر صلی الله تعالی عليه وسلم بوو بە مای دامەزراندنی دەوڵەتی ئیسلامی لە مەدینەی منەوەرەیە و بوو بە چەند خاڵێکی گرنگ کە پێغەمبەر صلی الله تعالی عليه وسلم لە مەدینەی منەوەرەیە جێبەجێ کردو لەناو موسڵمانانە بڵاو کرایە و پەرەی پێسەنرا و بوو بە سەبەبی سەرخستنی دینی ئیسلام یەکێک لەوانە کە زۆر گرنگ بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم لەناو مەدینەی منەوەرەیە جەختی لەسەر کردەوە و مسلمانانی لەسەر ڕاهێنا برایەتی بوو لە نێوان مهاجرین و ئەنسارە ئەو برایەتیە ئێمە وەکو مسلمان لەم سەردەمەیە پێویستیمان بەو برایەتیەیە بە حەقەت مسلمانان بەشن لەم سەردەمایە وەکو ئاشکرایە لە هەموو شتێک گرنگتر بۆ ئێمە لە یادی هیجرەتی پێغەمبەر صلی الله تعالی عليه وسلم یەکەمیان سیرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئاشنایکەین بە لە ماڵەکانی خۆمانەوە دەست پێ بکەین لە مناڵەکانی خۆمانەوە دەست پێ بکەین ئەم یادە زیندوو ڕاگرین یادەکانی کە تایبەتن بە پێغەمبەر صلی الله تعالی عليه وسلم کە زۆر گرنگن لەم سەردەمەیە جیلی تازەی لەسەر ڕابێنین بین بە گوێی جیلی تازەیە پێغەمبەری صلی الله عليه وسلم پێ بناسێنین بە جیلی تازە و نوێم دەزانی کە لە ناو هیجرەتە ڕوویدا یعنی موعجزاتی زۆر گەورەی تایە هەر لەو کاتێک کە لە شوێنەکەی خۆڵەسێ و بەردەمی باوەڕەکان ڕوانای بیننەوە بۆ خۆی موعجزە و پەرجووە لە ئەشکەوتەکە کە دێنە سەریان و نایبینەمە بۆ خۆی موعجزە ینی موعجزاتانە بۆ نەوەکان باز بکرێ بۆ گەنجەکان باز بکرێ بەڵێ وەکو عەرزم کردی سیرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن هیجرەتی کردووە لەکوێوە دەستی پێ کرد و کەی لەگەڵا بوو لە سەفەری هیجرەتە و چی ڕوویدا لە بینی مەکە و مەدینەیە لەو سەفەرەیە کە هیجرەتیان کرد بۆ پێشەوەی داغڵی مەدینە بن چیان کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم چی کرد و ئەمانە هەمووی بیرێ بە گوێی جیلی تازەیە و وەکو وتمان ئەوان ئەو خاڵانی کە گرنگن لە هیجرەتە لەم سەردەمایە پێویستن بیرێ بە گوێی موسڵمانانە و خەڵک تەطبیقی کا لە خۆیان برایەتی وەکو وتمان کە گرنگترین شتە نیازپاکی بەرامبەر موسڵمانان ئەو پێویستیمان بەو ئوخوەت و برایەتیە کە سەحابە تەطبیقیان کرد کە حتا ماڵی خۆیان کرد بە دوو بەشەوە لەگەڵ مهاجرینە کە لە مەکەی مکەڕەمەوە ماڵی برایەتیان بەهێز کرد بەو برایەتیە بەو یەکبوونە ئەم دینە جوانە ئاوا سەرکەوت و هیجرەتی پێغەمبەر صلی الله تعالی عليه وسلم بەگشتی نەسرەتە بۆ ئیسلام وەکو یەکێک لە شاعیرە بەرزەکانی کورد حەزرەتی مەحویە فەرمێ ئەگەر ئەم هیجرەتە نەبوایە دین ئەم شەوکەتەی کەی بوو کە هەر کەس تێبگا بەم دینە نەسخی جملە ئەدیانە هەموو کەس تێگەشکە بە دینی ئیسلام بە بۆنی هیجرەتەوە نسخی هەموو دینەکانە و دین شەوکەتی پێیا کرد کە دەوڵەتی ئیسلامی دامەزرا لە مەدینە. من ئەو کەسانی کە بەشداری بەنامەکەمیان کردووە پێشنیارێکم بۆ کردوون و جەناب سیەکەم ئینشەڵا بۆیم یادە زیندوو بکەینەوە بە تایبەتی بۆ مناڵ شیرینیان بۆ بکڕین هەدەیان بۆ بکڕین بۆ مەجلی جوان ئەمە وا کات کە ئەم منداڵی تر پرسیار بێ لە مێشکە کە ئەم شتە چی و بە دوایە بڕوە جا پێشنیارەکەم جەنابیش بە هەمان شێوە شتێک بکەیت کە جیاواز بێ لە ڕۆژەکانی. والله ئێمە بەعام لە مناسبەتەکانە کە تایبەتە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هیجرەتیە لە ئیسرا و میعراجە لە یادی لەدایک بوونیە لە هەموو ئەو یادانەیە حتا ئێمە لەسەر دەستوری عولەمای قەدیم لە شەوی بەراتە هەر لەم مزگەوتەیە ئێمە ئەو دوعایەی کە عولەمای بەرزی ئەم دینەدایان ناوە بەنیەتی دەفعی بەڵاو مصیبەت و طولی عمر و ئەوانە ئێمە لەو هەر بە جەماعەت لە دوای نوێژی مەغریب ئەیخوێنینەوە لە شەوی بەراتە و لە یادی هیجرەتە یادی هیجرەت زینوەکەینەوە لە یادی مەولودە بە کەرنەڤاڵی گەورە و یادی مەولودەکەینەوە لە دایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم. خەڵکیش گرنگە چاو لە بۆ نمونە ئەو یادانە بکات لە مزگەوتی گەورە چۆن ئەکرێ لە ماڵەکانی شا بکرێت. ئەگەر ئەم یادانە نەبێ خەڵک مناڵەکەی من و تۆ چۆن بزانێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کەیە لەدایک بوو لە کەیە هیجرەتی کرد چی کرد چۆن فێری ئەو ئاکارە بەرزانە بێ کە پێغەمبەر صلی الله تعالی عليه لەبێ لە ڕێگەی ئەم یادانەوە بێ لە ڕێگەی زیندووکردنەوە ئێمە کەواتە ضرورترین شت لەم سەردەمەیە پێویستترین شت ئەو حەدەسانەیە کە ڕوویاوە لە سەردەمی زێڕینی پێغەمبەر صلی الله تعالی عليه وسلم سەحابە زیندوو بکرێتەوە بۆ ئەوەی بە بۆنەی یادەکانەوە بە بۆنەی تاریخی یادەکانەوە جیلی تازە ئاشنا بن بە ژیانی پێغەمبەر. تا چەند زانیاری دێ لەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن کۆچی کردووە لە مەکە و بۆ مەدینە؟ چی کردو بۆ مەکە لە عادی سابین جۆم لێ بووە بۆ مەدینە بەڵە
هەل عەدیسا کەمەلا باسی کردەوە بیستم معنا باش ئێمە وەکو مسلمان تا چەند گرنگن گرنگی بەم بۆنەیە بدەین ئەبێت ئەگەر وەکو تاکەکان گرنگی پێ بین چونکە ئێمە ئیسلامین مسلمانین باشە بەزە بینین زۆر گرنگی بەونەوە ساڵی زاینیە درێ لە کاتێکە کەمتر پەیوەندی بەێمەوە هەیە نادرێ بینەکەی خۆمان نادرێ بەس تاک خۆمان بیین قەیچێکە ئەگەر بە عام نەدرێ هەر تاکە و لە عاسی خۆیەوە پێی با قەیچێک ئەیچی ئێستا بۆ نمونە جەناب دەکرێ چوویتەوە بە ماڵ شیرینیە خواردنێکی خۆش شتێک بەری کە مناڵەکان دڵیان بەەوە خۆش بێ بڵێ ئەوە شتێکی وایە بەڵێ لە ڕەمەزانە هەموو ڕۆژەکەمان بردەوە بام ڕۆژ ببینەوە هیچ کێشەیەک نییە ئەم دڵخۆشیەکە بۆ ماڵەوە هەم مناڵەکە جێبێتە پرسیار لە مێشکی ئەڵێ مە دیارە شتێکی لەم شیرینەیە چییە یەکسەرە بێتەوە پێی بڵێ شیرینی ئاوەیە کە پێ سەلم چۆن مەدینە لەوێ دەوڵەتی مەدینەی دروست کرد و برایەتی بڵاو کردەوە ئەمە تا چەند گرنگێمش ئەو برایەتیە بپارێزین وەکو مسلمانمان خۆش بێ زۆر گرنگە خاڵە زۆر گرنگە بەس پارێزین هەر بە قساخ وڵی حەقە برایەتیمان زۆر بەقوت بێ بەس نییە خۆی زۆر جارڵێن برایەتیش ئەگەر بتێوێ بمێنێتەوە بێ قوربانی بۆ بدەیت پێبانی شیخوانی بین بەس لەگەڵ یەکە ڕازگۆنین چی بکەین زۆر بەداخەوە حاجی سلام علیکم السلام عليكم وعليكم پیرۆزبایی ساڵی نوێی کۆچی دیەکەم بخير بين يا خو سر چاوم و یا خو له همو کپ سلمانه مبارک به او شایتومانی بشانی پیغمبر نه که خوای خوژه علمی خواله همو کس گورتره چون که اما هم جمگه خوا بو درست کردوین انا کس ناتوانی او هم جمگه بو تو درست کا لقاچ ولا چاو ولا دس ولا عقل ولا هم شته اما بلا و بو چک وتسر او عرضه كاي بو عرضه به فكري همو كشتك لا خيال به همو شتك لا كاتبي حاجی تا چەند گرنگی ئێمە ساڵیادی کۆچی گرنگی پێ بدەین چۆن ساڵی زاینی گرنگی پێدەن هەندێک وڵاتان تایبەتە بە خۆیان ئێمە ژۆکو مسلمانە و کۆچەی پێغەمبەری خوا کابرا مناڵەکەیە بێ هەموو ساڵێ لەو ساڵە کە بووە لە دایک ئەمە جەژنێکی بۆکە بەسینەکەی ئێمە ناشکوری نەبێن نییە وەکو مسلمان ئەبێ ئەوە بپارێزی خۆ پارێزی لە هەموو شتێک لە هەموو بەرنامەیە پێغەمبەریان لەبەر ئەو خوا ئەو پێغەمبەرە کە خوا ئەو پێغەمبەرەی بۆ ئێمە دروستکرد ئەو قورئانەی ناردووە بۆ پێغەمبەرە ئەو چوار کتێبە گەورە قورئان و تەورات و زەبور و ئینجیل کەواتە وەکو مسلمان ئەبێ لە بیری نەکەین ئەگەر هەدیەکی بچووکیش بێ گرنگی پێ بدەین بۆ مناڵ بیبین ئەبێ واجبمانێ ئێمە ڕۆژی نۆهەم و دەهەم بە ڕۆژوو بین ئەگەر توانا و هەرەکەتمان ببێ بزانێت هەیە لەسەر ساڵی کۆچی بەڵێ بەتەشید تامان بە خێراتنی بجەناوتانەکەم دەستخۆشتان لێکم بۆ ینی بەڕاستی و بەسەرکردنەوەیە و باسکردن لەو ڕۆژە چکە بەڕاستی کەم تا زۆر هەوڵ ئەزانین ئاگامان لەیەکە ئەو یادە ینی بێنازە ئاگام لەیەکە 1444مان تێپەڕان ئەچ پێێنینە ساڵی کۆچی 1445 بە خۆشحاڵیەوە ئاگاداریم وکو مسلمانێک کە پێویستە هیچ ئامادەکاریەکەکەی سبینی هیچ شتێکەکەی کە چۆنەڵی پێێتەوە دیار بێ کە ساڵێکی هیچ لە بەرنامەت هەیە ئەوەی ڕاستی بێ نەخێر بەڵام ئیتر لە دڵ و دەروون ئەوە زۆر مهمە کە ئاگام لێ چینە ساڵێکی نوێەوە و ینی کۆمەڵێک پەیامی تایە کۆچ خۆی بۆ خۆی کە کراوە بە ینی ساڵێک ساڵی مسلمانان ڕۆژمێری مسلمانان ینی بەڕاستی مانە و مەغزای خۆی تایە هەڵبەت ئێمە بیر لەو ڕۆ فەلسەفەی بکەینەوە کە بۆ کۆچکە لە وڵاتێکەوە بۆ لە شارێکەوە بۆ شارێکی تر و یعنی ئەمە هەر شتێکی بەسیط نییە ئاوا ببینین بەڕاستی کۆچکردن لە زوڵم و زۆری سەرانی قوڕیش و ئەو کاتە دواتر چوونە مەدینە بۆ حکومێکی ئیسلامی و بڵین بەو شێوەی کە مسلمانان تیا ئازاد و سەر بەخۆ بن تەعاان بیرکردنەوە تێفکرێنە کێوێ کۆش خاڵی وەرچەرخانە بۆ بڵاوبوونەوەی ئاینی پیرۆزی ئیسلام ئێمە وەکو مسلمان تا چەند گرنگە گرنگی بەم ساڵە بدەین هەر ئەو باسانی بە سەرمانە تێنەخوا واللهی بەتەئکید یانی من لەگەڵ ئەوەیان ینی بیری لێ بکرێتەوە وەکوی کە ئامادەکارێکی بۆ بکەی حتمما ئاگامان لێ یعنی بە حکوومەت ئەمیشە بکە وەکو خۆم ئاگام لێ کە یشم حڕمە و بڵین ساڵی تازێ بەڵام وەکوی بوون بۆ هیچ شتێک ئامادەکاری ناکەم نەک بۆ ئەمە ینی بەس حەقت ینی خۆشە ینی ئەم بابەتی کە وروژانوە هەوڵێن بە خۆمە بە خۆداچوونەوە بکەم خێزانداری بەڵێ منداڵت هەیە منداڵیشمێ بەڵێ
ئەکرێت بینێ شیرینیەک شتێکی جوان بۆ منداڵەکە بکڕی بڵێ ئەمە بۆ بۆنەوەی زۆر شتت لای من وروژان بەتاکی دەست خۆش بێ بۆ خۆی ئەو منداڵی ترێ بێتە پرسیار لە ئەم شتە چییە؟ جوانە بیرکردنەوەیکی جوانە و ئینشاءالله پێشنیارێکی جوانی شەی وەریەگرم هیوادارم لە هەموو لایەک پیرۆز بێ دەسپاس پیرۆز بای جنابیش و خۆشمان و هەموو لایەک ئەو شتێک بکەین کە خانەوادەکەمان پێوە دیار بێکە بەتەشی بیریشم چوو پیرۆزبای لە مسلمانانی جیهان بکەم و بە تایبەتی مسلمانانی خۆشەویستی کوردستان کە بەڕاستی لەم ڕۆ بێنازین ینی هیچ ئامادەکاریە کوشتێک بۆ ئەم بۆنە گەورەیە ناکرێ بەس ئێشاءالله ئێمە خۆمان ئێوەش ئێوەی بەڕێزیش کە ئاکتان کێشاوە شێکی گەورەتان لاستۆیە ئەم یارە ڕۆیشتەوە دوکانە داخە شیرینەکە لەگەڵ خۆتا بەرەوە ئینشاءالله دەستە خۆش بێ و سپاس بە پێشنیارەکەت. يا أخوة لا إيوش بيروز بخواي تعالى بكاب معي خير وبركة ورحمة وسعادة بهم أمتي إسلام كإمرو كوتارو جي مانجي مانگ ساڵی کۆچیە کە بریتە لە ساڵی 1444 ئینشاءالله لە سبێنەوە دەست ئەەکەین بە داهاتنی ساڵی یەکی ساڵی 1445 ومێدەوارم بەهاتنی ئەم ساڵە و کۆچی پێغەمبەر صلی الله تعالی عليه وسلم شادی و فەڕەحی سروری بەسەر مسلمانانە بێت و ئومێد دەکەم کە مسلمانانیش لەم شەو پیرۆزەدا لەم کاتە پیرۆزەدا شادیانە بکەن بە نوێشکردن بە قورئان خوێندن بە تەقوا بە شیرینی بەخشنەوە لە بەلایەن خەڵکەوە بۆی خەڵک بۆی دەرکەوێت کە چییە بە هەدیەدان بە خەڵکی بە ئەحیای شەوەکە بە قورئان خوێندن بە زکری خوا بە سەڵەواتدان بە دەست بکردنەوە بۆ لای لیقائی حەق بەڵکو خوای تەعالی بەهانامەنەوە بێ ئینشاءالله بە کورتیەکەی جیاوازیەک هەبێ لەگەڕ کاتەکە بازیاب بکرێتەوە ڕۆژە پیرۆزەکان چکە خوش پێی خۆشە خوا لە قورئانە فەرمێ بسم الله الرحمن الرحیم ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب با ئێمە وەکو مسلمان وەکو ئیماندار با نەوەکانمان بزانن کە ئەمە چییە چ ڕۆژێکە ساڵی کۆچیە هیجرەتی پێغەمبەری تایە چەنەها حەدەثی گەورەی تایە معجزەی گەورەی تایە با مناڵەکانمان شارەزابن لەم بوارە نەدانە بۆچی ساڵی زاینی دێ خەڵک دێتە سەر جادەکان هەڵەپەڕێ کەس نازانێت لە پێناوی چیشە بۆچی هەڵەپەڕی کاکە خۆ ساڵی لە تەمەن ڕێ با ئەمانە ئەحیایکەنەوە بە شێوازێکی مسلمانانە با پێغەمبەر مناڵەکانمان بناسین شریعەتی ئیسلام قورئان ئینشاءالله یا خوا محفوظ بی ئینشاءالله خوا مبارەکی کا لە هەموو مسلمانان لە ئومەتی سەرزەوی ئینشاءالله پیرۆز بێ لە هەموو خەڵکی کوردستان و هەموو مسلمانان. جەنابەت تا چەند پێت گرنگە کە گرنگی بە ساڵی کۆچی بدرێن کە تایبەتە بە ئێمە وەکو مسلمان؟ وەڵا زۆر پێویستە لەسەر هەموو کەسێکی مسلمان. هیچ زانیاریت هەیە دەربارەی کۆچکردن؟ نەبەخوا نەوەڵا خوێنەواریم نییە. تەمەەن کۆچ بە هەندێک پێ بڵێم پێ ساسەرم لە مەککەوە کۆچی کرد بۆ مەدینە لە مەدینە دەوڵەتی دروست کرد ئیتر لەوێەوە ئاینی پیرۆز ئیسلام بڵاو بوویەوە. ئەمە وەرچەرخانێکی گرنگە کە ئێمە وەکو مسلمانە بێ گرنگی پێ وڵا بێ گرنگی گەورەی پێبین بڵێ جا من پێشنیارەکەت بۆەکە ئەم میوارە کە ڕۆیشتیتەوە بۆ ماڵ هەندێک شیرینی بەرەوە لەگەڵ خۆت چکلێت بێ شیرینی بۆ ماڵەوە بڵێ ئەوە سبەینە ساڵێتی کۆچیە ڕۆژمێری ئێمە وەکو مسلمان کۆچیە ئەم شیرینی بۆ نێەوە ئیشاءالله خوا بۆ مامکای بمانێ ئەو کاتە ماڵیش پێیان خۆشە بێ ئەوێتە شتێکی جیاواز شتێکی زۆر پیرۆزە تا چەند گرنگە ئێمە چۆن پێ سەلەم لە زۆڵ مستەمە و کۆچی کرد و دەوڵەتی دروست کرد ئێمەش ئەو زۆڵ مستەمە یەکرێ قبوڵی نەکەی وەکو مسلمان ئەرکیشمانەوە ئیشاءالله خوا ڕەحما پێ بکە ئیشاءالله هەموو هەوڵە دێن ئیشاءالله کە قبوڵی نەکەی. سەرچاوم بەڕەتیان ساڵی نوێ کۆچی بێ پیرۆزەکەم ساڵی نوێی کۆچی لە هەموو مسلمانەی پیرۆزەکەم بەتایبەتی لە هەرێمی کوردستان و لە عێراق و لە جیهانە بەگشتی. ئێمە وەکو مسلمان تا چەند گرنگە ئەم یادانە کە ئی مسلمانانە گرنگی پێ بدرێت؟ مهم ئەوەیە ئەم ساڵی کۆچێ پێویستە لە واتبی هەموو مسلمانەکە گرنگێکی تەواوی پێدەن لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەککە چوە مەدینە بۆ بڵاوکردنەوەی ئاینی ئیسلام هەروە شاری مەدینەی دروست کردووە زیاتر برایەتی و کۆچەوی دروست کردووە لە بینی کافر و مسلمانەکانە وای لێکردوون کەوە
لەسەر یەک بیر و باوەڕ بن وا دەکافر و بتپەرستی ئەم شتانە بێن و بە جانێکی تەبایی و برایەتی و دینی ئیسلام برن بەڕێوە. ئێمە تا چەند گرنگە ساڵیادی کۆچ چۆن پێ سەلەم برایەتی دروستکرد ئێمەش برایەتی خۆمان پارێزین هەنی بۆ نمونە لایەنێکی سیاسی لەگەڵ لایەنێکی کا بێم برایەتی بکات واز لە ڕقی نەبێنێت دوو کەس بینیان تێکچۆوە لەم ساڵیادا ئەم برایەتی تازە بکاتەوە واز لە ڕقوکی نەبێت تا چەند گرنگە برایەتی پارێزین بەلپەر من خۆم من خۆم نوێژەکە مسلمان لەخوا بەزیابێ جەماعەتی شیعە هەبوو کە نوێژیان کۆ بەجیا ئەوان نوێژی خۆیان کردووە بە کاتی دەژنی خۆیان کردووە بەجیا ئەو بوو ئەم ساڵ بە نیسبەت ئەم ساڵەوە کە دەژنی قوربانی پیرۆز کرا ئەوان یەک ڕۆژیان فەرق بوو لەگەڵ ئێمە ئەوان دوای ئێمە کرا بجن بەس ئێمە پێش ئەوان کردمان لەبەر ئێمە لەسەر ئەهلی مەکە و مەدینە و هینین سعودیین لەسەر ڕێیەوە لەگەڵ عێراق بەگشتی داوا لە هەموو مسلمانێکەکەم بەگشتی جانێکی برایەتی ڕۆحی هەبێ واز لە چینە و بۆگزاتی و عەشایەتی بێنێ بە جانێکی برایەتی دینی ئیسلام برن بەڕێوە دینی ئیسلام ڕێگەیەکی ڕاستە بۆ هەموو مسلمانێک وا لە خەڵکەکەکەوە جانی تەبایی دروستکەوە واز لە کراپە بێنێ واز لە دژمناتی بێنێ واز لە چینە و ڕق بێنێ حتا بۆ عیلەیەکی ئەگەر هەموو مسلمان من بەگشتی ئەوە شتێکی زۆر چاکە چونکە مناڵ گەورە هەموو ئەوکو هەویر وایە ئەو گەورەیە ئەو مەسول عیلەیە لە پیاوە دەست پێکە کە مەسول عیلە بوو ئەو پەروەردەیانەکە مەسول عیلە نەما خێزانەکە دەوری مەسول عیلە تەمسیلی مەسول عیلەکە ئەکا خێزانەکەی مانایە ئەویژە بێ وایان لێ بکاکە بە جانێکی لێبوردیەوە خۆشەویستیەوە مسلمان بن بەڵام ئەوەی کەوا نوێژ ناکە ئەوەی کە تەمەڵیە نوێژ ناکایە داکو ئەوکە نوێژی نەکرد ئەولاکەشی نایکە ئەوە شتێکی زۆر خراپە زۆر زەرمەندە خوارد چەک بڕاویەکە خوا ئیهانەیەکە یعنی قەت لێ ڕازی نابێ قەت لەو جۆرانە نەبین لە نوێژ دوور ئیشەڵڵا خۆمان پێ لەگەر ڕێز وسڵاوم بۆ تەلەڤیزیۆنەکەتان پیرۆزباییتان لێکم هەر بە خۆشی بن لە سەرکەوتوو بن ئەچینە ساڵی چەنەوە چ زانیاریت هەیە لەسەر ساڵ بڵێن ساڵی کۆچی ساڵی کۆچی لە جەنابیشە پیرۆز بێ لە هەموو مسلمانان بەتایبەتی گەلی کورد ڕاستەکەی ئەبێ هەموو کەسێکەوەی بزانایە بۆ خۆش وابوو هەر بە شێوەیەکی باشتر لە تەقویمەکانە یاخود لە تەلەڤیزۆنەکانە بە تایبەتی تەلەڤیزۆنە با بڵێن تەلەڤیزیانەی کە خۆمانن بڵێن گرنگی بە ئاینی ئەیەن ئەبواە زیاتر زەق بووە لە عینوان و شتەکانیانە بۆی خەڵک وەکو ئەو پرسیارە لە من نەکەی بڵێ ساڵی چەنە ئەوە خۆشتر بوو ئێمە زانی پێم سەلەم کۆچی کورد لەنا ئەو زۆڵ مستەمەی کە لێیان نەکرا کۆچی کرد بۆ مەدینە لەوێ دەوڵەتی مەدینەی دروست کرد یەکێک لەو شتانی کە کردی برایەتی دروست کرد ئێمە تا چەند گرنگە ئەمە بکەینە دەرس بۆ خۆمان ئەم کۆچە بکەینە دەرس کە ئێمەش برایەتی خۆمان بەخواتر بکەین واز لە دووبارەکی و ناکۆکی و قسەوتم بە یەکتری بێن وەڵاهی برایەتی کەلیمێکی ئاسان نییە و بە ئاسانیش هەموو کەسێ ناتوانێت تەطبیقی کە لە ناخی ئینسانەوە هەڵەقوڵێ و بە بیرروباوەڕێکی چۆنەڵێ زۆر سابتەوە لە ناخی ئینسانە هەڵەقوڵێت کە ئیمانی بەو شتە بێت ئیتر لەوەرەوە کرێ باس کرێ وەکو سەرزارێکی باسە کرێ برایەتی واچاکە وا ئەمەی وا ئەوەیە بەڵام تۆ نەزانی چه هاندەرێک هەیە وا لێ بکا کە برایەتی بکەیت ئەو برایەتی قوربانیدانیە بێ ینی پێ بە هەنێشتی خۆتا بنێ ئەی نابێ ئاخر وایە بێ تۆ بزانی بۆچی برایەتیەکەی تۆ چۆن بەلاتەوە گرنگە فەزێک نەفەوتێنی چۆن بەلاتەوە گرنگە خوا لە خۆ ڕازیکەی لە هەر بوارێکە ئاوەش گرنگە بزانی معنای برایەتی یانی چی مامۆستا ئێمە ئەزانی سەری ساڵی زاینی زۆر گرنگی پێدرێ شاری بۆ ڕازانرێتەوە تەلەڤیزیۆنەکان زۆر گرنگی بەوە دەن بەس بۆ گرنگی بەم ساڵە نادرێت لە کاتێکە ئەمە تایبەتە بە ئێمە وەکو موسڵمان وەڵاهی ئەوە کرێ بڵێن بە شێوەیەکی عام با بڵێن بە شێوەیەکی گشتی لەسەر ڕووی زەمین هەمووی ئەکرێ بڵێن سەبەبەکە ئیعلامە ئیعلامێک کە بەدەست تۆ نەبێت عادەتەن هەروای لێت ئێساش دنیای ئیعلامە ئەو کەسەی کە بروزەیە بە مناسبەیەک کە مەبەستی بێ زیاتر ئەو کەسە ئەعلامی بەدەسە ئێمەش وەکو موسڵمان ئەزانی خۆدا ئەوە ئاگاتان لەوانەیە ئاگدارن کە توانای ئەعلامیمان ئەوە نییە فرای هەنێشتەکەوی فرای هەنێکی کە ناکەوی
لەبەرەوە زۆر نەمانتوانیوە وەکو پێویست بتوانین هەموو شتێ بکەین کە خەڵ ئەوەنە وشیار بێتەوە بتوانێت ئەو شتانە بکالەوە ڕۆژەیە شای منی ژیانی لە خەلامەتی کاکە سلااوت لێبێ خێر بێن دەکەم ساڵی نوێی کۆچیت لێ پیرۆزەکەم جەناب چی هەیە بۆ ساڵیات سەرەتا بە خێر بێن یخواڵێ وەش پیرۆز بێ لە هەموو مسلمانان دنیا تر دوعاکەین لە خۆی گەورە ببێتە ساڵی خێر خۆشی بۆ هەموو مسلمانانی دنیا وەکو زانیاریت هەبێ ئەم کۆچە پێ سەلەم بۆچی کردی بۆچی لە مەکەوە کۆچی کرد بۆمە پێغەمبەر صلی الله علیه و سلم کۆچی کردووە لە پێناو ئازادی و لە پێنان گیاندنی ئیسلام بۆ هەموو دنیا چونکە کە تو لە شوێنەی بێ شوێنەکە داخرا بێت و شەڕ و ناخۆشی تیاابێ ناتوانانی ئەو پەیامەی کە هەتە بیگەێنی بە عالم عادەتەنە بێ بچێ شوێنێک کە ئەو شوێنە عەدالەتی تیاابێ کە چۆن مەدینە تەمان دەوڵەتی دروست کرد لەوێت دەستوری دانا و یەکێک لەو شتانی کە کردی برایەتی دروست کرد لە نێوان تا چەند گرنگە ئەمانە بێتە نمونە بۆ ئێمەش لە ساڵێدی کۆچە پامی برایەتی لە نێوانمانەوی نوێ بکەینەوە بە تایبەت ئەگەر دوو کەس ینی بینیان تێکشووە ئەمە بکەنە دەرفەت بێنە برایەتیان تازە بکەن خۆی ئەوەی لەسەر ئێمە پێویستە ئەبێەوە بکرێ ینی ئەگەر برایەتی نامێنێت ینی ئەوین لاوازە بێ خەڵکیش ینی بەتەواتی شوێنی ناکەون ینی ئەبێ مسلمان ئەوەی کە خۆی بە خەمخۆر بزانێ ئەو هەنگاو بنێت بۆ لای کەسی تر تا چەند گرنگە دایکان و باوکان گرنگی بەم ساڵیادانە بدەن بە تایبەتی بۆ فێرکردنی مناڵەکانیان ئەنی هەدەیەکی بچووکیانەوە بکڕن جلێکی جوانیان لە بەرکن خواردنێکیان بنێک کە مناڵەکە دڵی خۆش بێ بۆی کە ئەم ساڵە جیاوازە لە کاتەکانی بۆی ئەو شتانە زۆر زارۆرن ئەبێ دایک و باو گرنگی پێبن بۆی مناڵەکە دینەکەی بناسێت بۆی پێغەمبەرەکەی بناسێت نەوەک مەسەرەن گرنگی بن بە هەندێک ساڵی تر کە عیلاقەی نییە بەسەر ئێمەوە بەڵام لەولاوە گرنگی نادەم بە شتێک کە دینی خۆمانە بۆی پەروەردە بکرێت لەسەر ئەوە ئەم ساڵێتی کۆچیە تایبەتە ئێمە وەکو موسڵمان تا چەند گرنگە گرنگی پێ بدرێ لە ماڵەوە هەر ئاوە بە ئاسانی تێنەبات وڵا بێ گرنگی یانی زۆری پێبین ینی زۆری زەحمەت کێشاوە پیاوە سەڵسەم یانی گەشتەوە بەم پایە ینی ئەو هەموو زەحمەتەی کێشاوە ئەبێ ئێمەش ئەو شتانی ئەو بپارێزین گرنگی پێ بدەین چونکە دوایی هەر خۆمان ئەگەر گرنگی پێ نەدەین زانیاریمان لەسەری نابێ مناڵەکان ئاگایان لە هیچ نابێت هێوایە وایە ئێستا بینیست بۆ منە ساڵی زینیمان هەیە زۆر گرنگی پێدا حکومت شاری بۆ ڕازێنێتەوە پارەی بۆ سەرفەکە بەس بۆچی گرنگی بەم ساڵ کۆچێ نادرێت لە کاتێکە ئێمە زۆرینەی ئەم وڵاتی ئێمە مسلمان هاتەوە حکومەت دێڵێم خۆی ئەزانێت یانی داواکارین لەم ساڵەوە یانی یادی پیامە سەڵسەلەم یان بکرێتەوە وەکو یادە نیشتیمانەکانی تر پێت گرنگە ئەوە یانی زۆر زۆر یانی گرنگی پێ بدرێ یا ئیسلام دووبارە پیرۆزبایت لێکم سپاس دەکەم کە ڕۆیشتیتەوە هەندێک شیرینیش لەگەڵ خۆت بەرەوە بۆ ماڵەوە ئینشەڵڵا پێیان بڵێەوە ساڵێتی کۆچە بایتر ئەم جەژنەمان لا شیرین ئینشەڵڵا چاوەکەم بەرەزانس کۆچ سەرەتایی بڵاوبوونی ئاینی پیرۆزی ئیسلامە کۆچکردنە لە زوڵم و ستەمەوە بۆ دادپەروەری پێغەمبەر صلی الله علیه و سلم کە دەچێتە مەدینە کە ئەو کاتە ناوی یەسریب بۆ ناوەکەی لە خۆشەویستی پێغەمبەری خوا و ناوەنێن مەدینە واتە شاری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وێ ئێستش ئەو کەسانی کە بۆ گەشتی عومرەی پیرۆز یاخود بۆ حەج دەڕۆن هەست بە شیرینی ئەو شارە دەکەن کە دەچنە مەدینە کە دێنەوە هەمووی باسی مەدینە و خۆشەویستی ئەو شارە دەکا بۆیە پێ سلم کە ئەم هیجرەتەی کرد بۆ ئەو بوو دەوڵەت دامەزرێنێ دەستوری دانا و ئەرک و ماف و بەرپرسیارەتی هەر کەسێکی دانا لەوێ برایەتی دروست کرد کە ئەمە خاڵێک بۆ ئێستا ئێمە کە زۆر گرنگە بۆ لایەنە سیاسیەکان بۆ خەڵک بۆ نێوان خزمان بۆ دراوسێک کە چۆن برایەتی نێوانیان پارێزن قەیچێک ئەگەر قسەیەکە چێتە بەینمان بە ئەمشە برایەتەکە لە پێشەوە گوێ بە قسە نەدەین چونکە شەیتان دێتە ناومانەوە شتی بچووکمامۆ گەورە کاتەوە ڕخ و کینە چێنێ لە ناو دڵمانە بۆیە ئەگەر ئێمە بمانەوێ بەڕاستی ئەو پەیامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە بۆی بەجێهێشتین بیپارێزین ئەبێ برایەتیمان پارێزین و گرنگی بە ئەم ساڵیادەیش بدەین بە تایبەتی ئەوانی کە لە ماڵەوەن ڕاستە حکوومەت گرنگی بەم ساڵیادە نادا کە هەرچەنە ئێمە زۆرینە مسلمانی بەڵام با خۆمان لە ماڵەوە گرنگی پێ بدەین با بۆ نمونە هەر لە ماڵەوە هەندێک شیرینی دروستکەین هەدەیەک بۆ منداڵ بکڕین بۆ گەنجەکان بکڕین
شتێک بکەین کە دیار بێت چوونە دەرەوەی بکەین کە دیار پێ بۆنی کۆچەوەی تاوەکو ئەم ساڵیادە زیندوو بکەینەوە لە ناو خۆمانە. پیرۆزباییتان لێ یەکەم ئینشاءالله خوای گەورە بیکاتەوە مای خێر و بەرەکەت بۆ وڵاتی ئێمە و لە هەموو ئاشوبە و ناڕەحەتێکیش بە دوورمان بخاتەوە ساڵێک بێپڕ بێ لە خۆشی و کامرانی. بەنامەیەم جارم پێشکەش کردن تا بەرنامەیەکی تر هەر لە خۆشی و شادیا بن خواتان لەگەڵ.